ئۆتۆمبیلەکەی ترامپ بەهۆی بەهێزی و ئەو تەکنەلۆژیایی تێدایە بەدێو ناسراوە. ئەم ئۆتۆمبیلە کە هاوشێوەی سەربازگەیەکی گەڕۆکە نمونەیەکی بچووکراوەی کۆشکی سپیشە. ئۆتۆمبیلەکە کە لەلایەن کۆمپانیای جەنرال مۆتۆرزەوە دروستکراوە ناوەکەی خۆی زا کادیلاک وانە و نرخەکەی 1,500,000 دۆلارە. گۆڤاری ئۆتۆویک کە تایبەتە بە ئۆتۆمبیل بڵاوی کردوتەوە ژمارەیەک خەسڵەت کە لە دێوەکەی ترامپدا هەیە لە هیچ ئۆتۆمبیلێکی دیکەدا نییە. یەکێک لەوانە ئۆتۆمبیلەکە هاوشێوەی تانک و زرێپۆش، دژە گولێ و چەندان چەک و تفاقی سەربازی و بۆمبی فرمێسکە ڕێژی تێدایە کە لە حاڵەتی هەڕووداوێکی نەخوازراودا کەڵکیان لێ وەردەگیرێت. ئەوە سەرباری ئەوەی دژی هەر هێرشێکی کیمیاوی میکرۆبیشە و بەشی ژێرەوەی ئۆتۆمبیلەکەش بە پارچەیەک پلێتی ئەستور و ڕووپۆش کراوە بۆ ئەوەی لە کاتی تەقینەوەی بۆمبی چێنراودا کاریگەری بۆ سەر ئۆتۆمبیلەکان نەبێت. دەرگاکانی ئەم دێوە 20 سانتیمەترە ستورە و هاوشێوەی دەرگای فڕۆکەیەکی بیۆنگی 747 ئەوەندە قورسن کە لە بەشی ناوە ناکرێنەوە و لە کاتی هێرشی کیمیاوی بۆ سەر ئۆتۆمبیلەکە بە شێوەیەکی خۆکرد دادەخرێن و ڕەنگە قورسی دەرگاکانی ژوای کردبێت کە کێشی ئۆتۆمبیلەکە بگاتە 8 تۆن. تایەکانی ئۆتۆمبیلەکە دژەگولەن و بەشی دەرەوەی ئۆتۆمبیلەکە و تانکی بەنزینەکەشی بە جۆرێک کانزا ڕووپۆش کراون کە ڕێگری لە هەر تەقینەوەیەکی کوتوپڕ دەکەن. بەشی ناوەی ئۆتۆمبیلەکە کە بە کۆشکی سپی بچووک ناو دەبرێت چەندان کەرەستە و تەکنەلۆژیای نوێی تێدا بەکارهێنراوە و بە مانگی دەستکردەوە بەسراوەتەوە و تەلەفۆن و هۆکاری پەیوەندیکردنی تێدایە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە دەستگای CIA-ەوە هەیە. هەروەک سیستمی چاودێری کامێرای شەوان و GPS-یشی تێدایە. ئۆتۆمبیلەکە ئۆکسیجین و بانکی خوێنی تێدایە. هەروەک خوێنی لە جۆری سەرۆک ترامپی تێدا هەڵگیراوە بۆ ئەوەی لە حاڵەتی بریناربوونی سەرۆکدا تا دەگەێنرێتە شوێنی پێویست سوودی لێوەربگیرێت. گۆڤاری ئۆتۆویک ئەوەشی ئاشکرا کردووە کە جگە لە سەرۆکایەتی ئەمریکا نابێت ئەم ئۆتۆمبیلە بە هیچ کەس و لایەنێکی دیکە بفرۆشرێت چونکە بەشێک لە نهێنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا پەیوەندی بەم ئۆتۆمبیلەوە هەیە. هەر بۆیە تیمێکی تایبەتی ئەمنی بۆ دیاری کراوە و لە کاتی ڕۆشتنیدا ناهێڵن هیچ کەسێکی لێ نزیک بێتەوە یان وێنەی بەشی ناوەی ئۆتۆمبیلەکە بگیرێت.